لە تەوەریەکەمی بەڕامەی بانی باش کوردستان باز لە وزەی ئێرێنی و هەروەها چۆنێتی بەگەڕستنی ئەو وزەیەکەین بۆ تاک بۆی بتوانێت بەدەست بێنە بێگومان وتەکاری ئەم بابەتە و گفتوگۆ زیاترەکەین کە ئەمڕۆ بە میوانداری کاک ئەحمەد بەرزنجی شارەزا لە بواری وزە. بەخێر بێ کاک ئەحمەد و بەیانی باش. زۆر سپاس بەیانی ئێوەش باش. زۆر سپاس. کاک ئەحمەد ئێمە باز لە بەدەستهێنانی وزەکەین بۆ تاک وزەی ئەرێنی و بتوانێت چالاکی ڕۆژانەی بەگەڕ بخات چۆن بتوانین ئەو وزەیە تاک بەدەستی بێنێت. تاک طبعا وزە ئەتوانێت بە زۆر شێوە بەدەستی بێنێ هەر لە خواردنەوە بڵین کە ئینسان ئەی خوات هەتاکو وەرزشەکان و هەتاکو یعنی لە کاتی ئاساییە یعنی ئینسان کە زڕوفەکەی ئاسایی بێت ئەتوانێت وزەی خۆی لەو شتانەیە بەدەست بێنێ لە تیشکی خۆرەوە لەو کەونی کە ئێمە تیا ئاژین بە هەموو شێوەکان تۆ کۆمەڵێ بڵێن خاڵ هەیە لە ناو جەستەی مرۆڤە کە پێی ئەوترێ شاکرەکان ئەم شاکرانە هەڵەسن بە گۆڕینەوەی یا وەرگرتنی وزەکەونیەکە و دانەوەی بە دەوروبەری خۆی بڵین بە کەونیەکە ینی بە لەگەڵ وزەکەونیەکە ئاڵۆگۆڕەکەن وزەکەی خۆی دایمەن بەوە تازە ئەکاتەوە ئەمە کە نەبینراوە و کەسیش هەستی پێ ناکە کەس هەستی پێ ناکە ئێستا من لەگەڵ تو دانی تۆی سە لە شوێنی خۆتا دانیشتووی لەو یعنی دایمەن خەریکی لە گۆڕینەوەی ئەو تازەکردنەوەی وزەکەی خۆ ئەو کە تۆش ئەو زانیشە تازە کردەوە هالەیە بە دەوری جەستە تا دروست دەبێت کە وەکو قەڵغانێکی لێ پارێزگاری لە جەستەتەکە لە گیانتەکە لە هەموو ئەو شتانەی کە لە دەور و پشت تەسیرەتی هەیەکەن. بەڵێ کاتە تاچەند ئەو زەئێرانیانە کاریگەری هەیە لەسەر تاکێک کە بتوانێت هەم چالاکی خۆی هەم ئینێرجیەکی زیاتر چالاکتر بێت بۆی کە کاروباری ڕۆژانی خۆی جێبەجێ بکات. وەڵاهی ئێمە بەنسبەت خەڵکان یعنی نەکرد ئێمە لە هەموو عالەم چکە من ئەم شتە لە 2013 بە سوتفە بڵین چوینە ناوێەوە و نەخۆشێکی بڵین خۆمانی کەڵکی لێوەرگرت و چابەوە کە ڕۆماتیزمی بوو لە لیقاکانی کە لەگەڵ ئێوە ئەو لەگەڵ تەلەڤیزۆنەکانی کە یا باسم کردووە ئەمە هەموو کەسێ هەستی پێ ناکات نەکەرسی پێ ناکات نازانێت شتێکی وا هەیە هەتاکو تاقی نەکاتەوە بەڕاستی کە تاقیشی کردەوەتر ئەو کاتە گۆڕانکاریەکان بەسەرێ اینجا بەنسبەت خەڵکەکەەوە من لێرە لە 2016 و حەڤەوە کە شوێنێکمادانا خەڵکەکە زۆر ئیسفادەی لێکە حەڤە و هەژدە و تەڕەن ئەو ساڵانەکە بۆ باسەکەم کە لە پێشەوە خەڵک سڵێ کردووە نەیان نەزانی چییە بەس لە دوایە کە هاتن سەیریان کرد گۆڕانکاری زۆریان بەسەرایەت طبعا دوای ئەو تێژوانش کە کردمان لەسەر ئەو نەخۆشانەی کە ئاهاتن بۆ لامان سەیرەکەین زۆر تەسیری تێئەکردن لە هەموو ڕوویەکەوە ئەوە نەبێ بیستا خەڵکە هاو قاچی هێشە خەڵکە هاو ناو سک و هەناوی ئێشە خەڵکە هاو بێتاقەت بوو نەچی ئەنجامەدرا لەسەر ئەو کەسانی کە ئەو نەخۆشیانان هەبوو دوایەوە هەستی بە چاکبوونەوە هەستیە کرد کە تەواتی گۆڕانکاری بەسەرداتوە ئەو گۆڕانکاریانی کە تۆ ئاماژەی پێ گۆڕانکاریەکان طبعا من لە بیدایەتەوە هەر ئەمود بڵێن ڕۆماتیزم بوو کە چاکی بۆ یەکەم شت ئازارەکانی کەم کردەوە یعنی دوای ئەوە وردە جستەکە طبعا ئەمە چاکی ناکاتەوە ئەمە شتێک لە جسم دەکات لە جسمی جەنابە دەکات جسمی ئەو کەسە ئەکات کە بەکاری هێنێ حەزەکەمەوە بەدەستەوە بێت تاکوی نەبێ هەر ئاوا بیگری بەدەستەوە بەس ئێستا پێم بڵێ ئەمان چییە و بۆچیش بەکاردێ خۆی ئەمیان هیچیە و ئەویان هیچیە ئێمە نامانوێ بچینە ئەو مەجالەوە ئەمانەوێت ئەمە عادەتەن ئەو کەسانەی کە ئەیانەوێ بێن بڵێن تۆزێ وزەکەیان تازەکەنەوە قەرەوێڵەیەکە بڵێن کە دروستم کردووە و بەرا ئیختراعیشم لە تیاهێنا یعنی شادەی بەرا ئیختراعم تیا دەستکەوت لە بەغا لە دارەی تەقیس و سەیتەرە نەوعیە کە پاڵەکەوێ ئەم دوانشەگرێ بەدەستەوە یعنی لە ماوەیەکی زۆر کەما هەستەکە گۆڕانکاری بەسەر جەستەیە دێ
بە تایبەتی لەو شوێنانەیە کە خەلەل هەیە، لەو شوێنانەیە کە خەریکە خەلەل دروست دەبێت. هەر لەبەر ئەوەشە لە دوای ئەو سەعاتێک تقریبا سەعاتە وەختێ کە هەڵە سەیرەکات دەموچاوی گۆڕانکاریی بەسەر هاتووە، ئەڵەی بڵێن مکیاجێکی پڕی بۆ کراوە، یعنی جوان بۆتەوە بزە بە وەکو بۆ تۆکسی بۆ کرابی، یعنی وا دەرەکەوێ. طبعا وێنەشمان زۆرە لەو سەر ئەو شتانە. ئەنجا لە دوایە بە عام هەمانە ئازارەکانی وردەور دەکەمە بێتەوە. هەشە جاری وا هەیە ئازارەکانی زیاکە هەر بەوە نییە، یعنی کە پاڵەکەوێ حتا ئەوەشی پێ نەبێ لەسەر قەرێڵەیە کە پاڵەکەوێ ئەو شوێنانەی کە خەلەلی تایە، یعنی دەورەی خوێن و ئۆکسسیجین بە شێوەیەکی پێویست بۆی ناچێت کە ئەوێت زەخت کاتە سەر ئەو شوێنانە. ئێتر ئەو لەو کاتانەیە ئازا دروستەکە بۆ چونکە بێتە بە ڕایانی ئەو شوێنە و کردنەوەی و پاکردنەوەی. تر لەو کاتانەیە هەنێ شوێن ئازاری تیا دروستە بێ یا گەرمە بێت. بەڵێ کاک ئەحمەد دوو جۆر لێرە ئامادەیە. مەمزام جیازی ئەو دوانە چیە؟ ئەو دوانە چۆن بەدەستێنراون؟ ئەو دوانە هەردووچیان بڵێن ئەمەشمان پێ ینی لە هینەکە ئەمەیە. ئێمە لە بدایەتەوە ئەوە بوو زیاتر، ینی ئەلەم نەوعانە بوو. ئێستا تۆ بیدینیت دەڵێ ئەمە بەردەکە بە قەرخۆپچەی پاڵتۆیەکە بێت تۆزێ گەورەتر. ئەمە یعنی گەر ئاوە بیگری بەدەستەوە هەر لە ماوەیەکە، لە ماوەی چارەکێکە هەیە، لە ماوەی دقەیەکە بە جۆرەی جسمەکان ئەگوەڕێ. هەست بە جوڵەیەکەکە، هەست بە هەچ کەسە بە نەوعێکی تەبەن هەیە، هەست بە گەرمیەکە هەیە، هەست بە زەبزەباتەکە وەکو زەبزەباتی کارەبایی، هەر کەسە بە نەوعی هەستی پێەکە. و لە دواییشە ئەو شوێنانی وەکو باسم کرد ئەگەر بێت و خەلەل هەبێت هەستی پێەکە جوڵەی تێکەوێت. بەڵێ بەڵام کاک ئەحمەد ئەمە زیاتر هەم لای من و هەم لای بینەرانیش ڕوون بێتەوە. وەکو جیاوازێک بۆم کەی هەم بۆ چیش بەکاردێت؟ هەر تاکەی بێ بۆمنا بێ ئەمەل بێ لە ژیان پەناباتە بەر ئەمانە یاخود ئەمانە لەکوێ بەدەستهێنراون بەگشتی بۆچی بەکاردێن؟ پرسیارەکەت زۆر جوان بوو. ئەمە طبعا من لە بیدایەتەوە ئەمە بە هەر بیجێڕینەوە جارێکیکە نەخۆشەیەکمان هەبوو کە خێزانەکەم بوو، ڕۆماتیۆدی پێڵێن توش بوو هەرچی دنیای جێڕامە. طبعا لە عێراق هەر لە بەغاوە بۆ ئوردون بۆ لوبنان بۆ ئەوروپا، لە ئەوروپا 2 ساڵ هێشتمنەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ زیایەکەن حتا وای لێ هات پەنجەی دەسەکانی ئاوای لێ هاوسیەکانی ئتر گەشتەوەی تووشی هەناسە تەنگیە بوو، ئەعسابی بەتەواوەتی هین بوو، سەوەفان هەموو گیانی گرتبووەوە. لە دوایە لە نەمسا بوو من بە ئیشێک من خۆم لەو مەجای بزنس و شتە بڵێن ئیشمە کرد. لە نەمسا چوون بۆ شتێک کە بۆ زەراعە باشە خۆی. لە دوای لێ ئەمەیان پیشان نام وەکو نەوتیان ئەمە بەردێکی وزە بەخشە یا وزە وەرەگرێت و ئەیاتەوە بە جسمی ئینسانەکەم. بەڕاستی کە لە پێشەوە بینیم گاڵتم پێ هات، بەڵام ماڵەوەمان تروای لێ هاتبوو دوای ئەو 13 ساڵە ئیزیان نابووین تێنتر تەواو چا نابێتەوە. هێنام بەکارم هێنا هەر لە یەکەم جەلسەیە. طبعا بەکارهێنانەکەی لە بیدایەتەوە ئەیان و بە عەکسی میلی سەعاتەوە ئەیسوڕێنەوە لەو شوێنانەی کە خەلەلی هەیە. طبعا بۆم کرد ئەم دەسەی ڕاستی ئاوا بوو، یعنی دوای 1 سەعات هەستی کرد کە تۆزێ ئازارەکانی کەم بۆ هەموو 2 ڕۆژارێ بۆمان بەکارهێنا. دوای بینێک وەزعی تێک چوو تووشی ڕشانەوە و سکچوون و شتیوا بوو. بە کورتەکەی لە ماوەی ساڵێک و 4 مانگە طبعا دکتۆر ئیزنی نابووین تێنەوە پەڕەکەی 6 مانگە بژی چابۆ هیچی نەماوە تا ئیستش ناڵێن لە 100% بەس لە 185 وەزعی باش بۆ ئیستا ئەڕوا جارە نەیتوانی بڕوات، یعنی ئەو شتانی دەستی ڕێک بۆەوە سیەکانی چابەوە ئەمانە ڕووی دەموچاوی ڕەشدا گەڕابوو هەمووی ئیستا ئەوانش گەڕایەوە حاڵەتی تەبیعی خۆی. جا من لە دوای ئەو حاڵەتەوە بەڕاستی بڕیارماتوم ئەم شتە بڵاو بکەینەوە و بڵایشمان کردەوە و هەتا ئیستا هەزارەها نەخۆش ئیسفادەی لێ کردووە کە لا ئێماتوە تەمان هەموو نەوعەکە من لە پێشەوە مەزانی هەر ڕۆماتیزمە، بەڵام لە دوایی بۆ دەرکەوتنەکان نەخۆشم هاتووە غودە و ڕۆماتی کۆمەڵشتی بووە. سەی دوای بینێک چۆ فەحسی کردو دوای چەند جەلسەیەک سەیرەکە هەمووی گۆڕانکاری بەسەر هاتووە بەرەو باشی.
لەبەر ئەوە ئەمە یعنی ئەم تاقەی کە ئەلێرایە لە ناو جستەی ئینسانە کار لەسەر گلاندەکان یا غودەکانەکە بۆ دەردانی هۆرمۆنەکان خۆتەزانی ئێمە هەموو هینەکان ینی لایەنە تەندروستەکان زان کە غودە زیاد دەرداد ئیفرازەکانی یا کەم دەردە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە حاڵەتی تەندروستی تێکچێت ئتر لە غودەی پەنکریاسەوە لە غودەی کەزەریەوە کە غودەی دەرەقیە کە لێرێ ئەمانە هەمووی ئیسا ئەمە لێرە کە یەک دۆست تێکچێت وەزع تێکەیاتەوە ئەمانە و نسبەتی شەکر و شتەکە تێکەیە لەگەڵ پەنکریاس و ئەمانەیە یعنی ئەنجا ئەمانە یعنی کە شخصەکانیان بە ئەو کەسانیان بۆ لای ئێمە وەزعیان تەواو نییە سەیرەکەی تۆ جلسەیەکی بۆ کە یەکەم دەموچای گۆڕانکاری بەسایە دووەم ئارامیەک ئەکەوێتە ژیانیەوە سێهەم ئازارەکانی کەمە بێتەوە ئەمانە بەردانە بەردی گڕکان و نەیزەکن وایان بەڵ ئەمانە هیچ بە گڕکانی نەبێت ئەو تاقەیە هین ناکە تەمەن دوای ئەوەش کە گڕکانیە لە شەریکات هەیە تەنزیمی بڵین ئەم تاقەیەکەن ئەویان لایەنێکی علمیە ئەتر وای لێ ئەم بەردە تۆ بیگری بەدەستەوە لە 100% بە گرنتی ئیسفادەی لەکەی هەشە لە بازاڕە یعنی بازاری دەرەوە نازانم لێرە هەبیانە دەستەکەوێت ئەویان جیاوازە لەوانەیە خۆی ئەمانە هەر خۆی تاقەیەکی تایە بەس تاقەکە هەمووی ئەوە نییە کە تەنزیم کرابێت یا تەرتیب کرابێت ئەس ئەمەشان هەماشتا لە ئیگەرکانەکانە ئەوەشیان لە گەرکانەکانە ئەگەرەوە بەدەستمەوە بێت تاکۆتای بەرنامە تەواتی گۆڕانکاری دێت ئەمەیانە تایبەت وزەی ئەرێنی و ئەمان بۆ نەخۆشیە هەمووی خۆی کە باسی وزاکەین سەهی وایەڵێ ئەم بەردە بەردی ڕستقەیە ئەمە بەردی خۆشەویستی ئەمە بەردێ خۆی بە عام تاقە کە تەسیل لە تاقە لە وزەی ئینسانەکات وزەکەی لە نائەرێنیەوە ئیگەڕێنێتەوە بۆ ئەرێنی لەبەرەوە ئیسفادەی لێکە ئەمەتر ئیلاقەی نێ بۆ کە تۆ وزەکەش بوو بە ئەرێنی سێرەکەی تۆ هەڵەکانێکەمە بێتەوە لە ژیانە وەزعی حتاگە تۆ بڵێن قوتابیبی سێرەکەی لە دەرسەکانە ئەتوانیت بەرەو پێشتر بچیت تەبانەوانە بە تەجروبە هەمانە هەمووی لەسەر زۆر کەس کە بەتایبەتی قوتابیانی پۆلی شەشەکان کە ئەهاتنسییانە زۆر سترێس تۆزێ یعنی وەکو یۆگای لەکە وەکو یۆگا چۆن هێمنە بیتەوە ئاوە هێمنی دەکاتەوە ئینسانیش تا هێمن بێ و فکری جەنجاڵ نەبێت وزەکەی ئەبێتە وزەیەکی ئەرێن کاک ئەحمەد ئەمە بۆ شێوە گرەوتم با تا کۆتای بەرنامە بۆی بەڕاستی بگرە بەدەستی باشە ئەتوانیت ئەوەش بگرە بەدەست یەکێک لەوانش ئەو ڕەشەش هەردووکێ بێ لێک دەستا بێت یاخود نانا لە هەردوو دەستا بێت لە تاگەکە توانێت هەردووکیشی بەکار بێنێ بیشی بەدەستیەوە بۆنە کەسێکە توانێت هەردوو جۆرەکەی بگرێ ئەتوانێت هەردوو جۆرەکەی بگرێ بەدەستیەوە باش ئەمە وتە بۆ ماوەی چارەگێک بۆ ماوەی چارێکی 20 دقیقە حەسەب ئەو مرۆڤە هەیە من هەمە لە ماوەی دقەیە 2 دقەیە هەستی پێ کردووە هەشمان لە ماوەی سەعاتە ئەنجا دەستی کردووە بە ئەوەی کە کارێکی لێگەڵا بکات بەڵێ ئەگەر یەکێک بێت ئەمانە ئەنجام بات و ئاوا بیگرێ بەدەستیەوە ئەبێت چۆن بە حەفتانە بێت یاخود هەر لە ژیانە یەکجار ئەمە ئەنجامێت ئەوەش پرسیارێکی جوانە هەمانە یەک جار هاتووە زۆر هەستی بە باشی کردو دوای هەر وەکو ئینساندانی کردوین بە ژێرەی حاڵەتی نەخۆشیەکەی یعنی هەمانە نەخۆشی مزمنە یعنی ئێستا وەکو ڕۆماتیزم وەکو شەقیقە وەکو مەشاکلی ناوسەر قۆڵۆن ومانەکە ئەمان ئەوێت چەند جارێکی ئەوێت کە ینی بێت هینکە نەک بڵێن هەر ئەمە بەتەنێسە ئەو خەرێڵەیە کە دروست بۆ لەسەری پاڵەکەوێت و ئەمە شەگرێ بەدەستێەوە ئەوانە تۆزە زیاتر ئەوێت بە جۆرەی مرۆڤەکان و بە جۆرەی ئیسیجابەی ئەو جسمەش لەگەڵیا یعنیستا هەیە کە ماگرێ بەدەستێەوە یعنی لە ماوەیەکی زۆر کەما ئیسیجابەیە هەشت کەمتر یعنی هینەکات ئیسیجابێ باش ئەو قڕوێلەی کە تۆ ئاماژە پێ کرد ئەمە تایبەتە یاخود هەر ئاستا یەکێک لەسەری پاڵەکەوێت و ئەتوانم دوو بەرداگرێ بەخۆیش تایبەت دروست تایبەتە ئەویش ناوەکەی ئەم بەردانەی تیا چێنراوە ینی دیار نییە لە ئینەکە هەر قەڕێوێکی ئەتیادی دیارە بەڵام ناوەکەی ئەوانەی تایە حتا ئەمانەشە بەدەستەوە نەبێ کە لەسەری پاڵەکەویت هەست بە
گۆڕانکاریەکەیت ینی هەست بە جوڵەیەکەکەی لە ناو جەستەدا بەڵێ بۆ من ئەگەرێکێک بێ بەدەستی بکەوێت ئەتوانێت بیکڕێ ئەتوانێت بیکڕێ ئێستا بڵێن هینمان کردووە لە دوای ئەوەی کە ئەم کۆرۆنایە بڵاو بووە بەڕاستی تر کاریگەری کردە سەر ئەویش کاریگەری تەبانەکاتەوە لەبەرەوەی تۆ ناوێرید خەڵک هەموو کەسێنکە چووکە کۆرۆناکە ڤایرۆسە ڤایرۆسەکەشت تۆ نازانین چۆن یەتە ژیانتەوە یعنی بەڕاستی لەبەرەوە تر تەبان پێش ئەوەشی ناکردووە ینی خەڵەکەیە کە پێویستی پێ بۆ زۆر لە بڵێن مووسڵ بووە لە کەربەلا بووە لە بەسرە بووە لە شوێنی تر بووە کڕیوێتی و بردوێتی و خەڵکی کەشی سوادەی لێ کردو بۆ نرخیان چەنە ئەوەی دەستم ئەمەیان بە چەنە ئەگەرێکێک بێت بەدەستی بکە تەبان ئەمە من یەکەم جار کە کڕیم زۆر گران بوون بەڵام خۆتە زانی تۆ کە لە بیدایەتەوە کە شتێک سڕەکەی تێناگەیت یا مەزدەری کەی نادۆزیتەوە و بۆ ئیشێکی زۆر گرنگیش بە کەڵکە هاتووە بۆ ژێکی وەکوی نەخۆشەکەی من هەستەکەی زۆر هین نییە بەڵام ئێستا من تەبان وام لێ کردووە لەگەڵ شەریکەیەکە کە ئینەکانم بۆکە بە تایبەتی لەم وەختی کۆرۆنایە زۆر بە هەرزانی بۆمان ئینەکەن ئەیگەێنە دەستمان باشە گەرێکێک بۆ منە زۆر ئاستان کات بێتە سەر ڕێگای ژیانی بربەست هات بێتە سەر ڕێگای ژیانی بەتەواتی ئەمەلی برابێت پەنابەرتە بەر ئەمانە یاخود ئەمانە بەتەواتی ئەو وزەوی چالاکیەم کاریگا سەر هزری ناخی یاخود پێویستی لە هەمان کاتە پێویستی بە ڕاوێژکاریش هەیە خۆی تەبەن لەو حاڵەتانی کە باسە کرد زۆر حاڵەتمان بۆ هاتوون هەنیشمان هەر بە ڤیدۆ بڵاو کردوێتەوە یعنی ئەوە من بۆیە حەزم کرد لە هینێکی وایە تر ئەو ڤیدۆیان بە کوردی و تەبەن بە عەرەبی و بە هەموو یعنی کوردی و عەرەبی وازامینێکی تورکمانیشمان بڵاو کردوێتەوە کە چۆن بووە و چۆنیشی بەسەر هاتووە یعنی ئەم وزەیە بۆ کەسانی سەیوا هەیە نەیتوانیوە لە ژوورێکە دانیشێ یا پاڵکە لە ژوورێکە خۆی بەتەنیا گەنجێک بووە کە تەمەنیشی هەبوو مای دینەوەتەکان بووە یعنی بەڵام لە دوای هەر لە دوای بڵێن یەکەم جەسەوە کە زۆریش چۆ بۆ شوێنان بۆ لای دکتۆری نەفسی بۆ لای دکتۆری کە هەر بڵێن خۆمان پێڵێن نوختە سەری دێر هاتۆتەوە سەر وەزع احتیاجەکەی خۆی کە هاتیش بۆ لای ئێمە طبعا قسم لەگەڵا کردووەڵێ وتومە بەخوامی شەر وەکو ئەو وایە دانیشتم لەگەڵای پێشەوە پرسیارم لێ کرد چۆنی چۆن وەزعەکەت بۆی باسکردم دوای جەلسەکەش هەمیشەوە قسەم لەگەڵ هەر لە عینە کاتە یعنی تقریبا سەعات و نیویشی پێچووە هەمووی یعنی وتی زۆر هەستم بە فەرق کردووە تەمازان چوار پێنج جەلسەی کە هاوکە ئەو دەمێکیش بووە بوو وەزعی چابوو و چەنا حاڵەتی کە حاڵەتی نەفسیان زۆر هیلا کە ئەڵێن وەڵا چاو تەسیری تێکردوین یا سحرمان لێکراوە یا ئەم جۆرەشتانە هەمووی عیلاقەی هەیە بە هۆرمۆنەکانەوە کە هۆرمۆنەکان کە گلاند غودەکان تێکە چێ هۆرمۆنەکان کە مزیا بکە ئیتر ئەو حاڵەتانە دروستە بێت یعنی ئیسە تۆ یعنی وەکو سمومێک لە گیانە هەر لە یۆریک ئەسیدەوە هەر لە یۆریاوە ئەمانە کە لە ناو جەستەیە زیاکەن یا لە خواردنەوە کە ئەی خۆی خواردن وەکو تەسەمومەکان یا لە ئەو زەختانە کە لەسەر مرۆڤەکان هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە تاقەکەی تێک بە کە تاقەکەی تێک بە غودەکان تێکە غودەکانیش ئەبێتە ئەوەی کە موزیایی هۆرمۆنەکان دروست بێت کە ئەوەش دروست بوو ئەتر شۆڕە بێتەوە بۆ جەستەوە ئەیکاتە نەخۆشیەکان کاتەم پێ دوای وەهمێکە تا خۆی لە هزری خوا دروستی دەکات ونە بڵێ من چاو لێ یام بۆیە وام بەسەر هاتو یا خۆ سەحرم لێکراوە بۆیە لەم کارم سەرکەوتو نەبوو خۆی بزەبت ئێستا زۆر کەسەیە ئەڵێ هاتووە هەر یعنی ئەڵێ چاو تاسیری دەکەم نازانم شتێکم بەسەر هاتووە نازانم چیش بکەم ئەنجا هەنیشیان باسیەوەکەن کە گوایە شتە ئەبینینەوەمان ئەمانە هەمووی لە عیلمە باسێکە کە تۆ لە ناوتەوە تێکچیت بڵێن وەزعی دەردانی هۆرمۆنەکانی تێکچێ زۆر لە پزیشکەکانی ئێرە و عەرەب و عالەم باسێکە ئەو حاڵەتان لە ئینسان دروستە بێت ئێستا لە خۆی سێواکە شتێکە بینێت شخصێکە بینێ ئەڵێ وەڵام من ئەوەم بینی
بەس خۆی لە عینە کاتە هیچیش نییە لەبەر ئەوە ئەو حاڵەتانە زۆرمە بۆ هاتووە زۆریش ئیسفادیان لێ کردوون لە ئەوەی کە دانیشین قسەیان لەگەڵا بکەین و بە قسە بمانوێت چاکیان کەین قسەش زۆر دەوری هەیە با پێ بڵێم ڕایشکای زۆر دەوری هەیە بەڵام ئەمە طبعا باسی ئەزمموی تقریبا 8 ساڵی بۆەکەم کە خەڵکەکان هاتون لە هەموو نەوەکان کەڵکیان لێوەرگرتووە و ئیسفادیان کردووە بۆ منە لە قسەکانی سەرتادا ئاماژە بۆ کرد کە 4-5 جەستە واتە جەستی نێوانیان ئەبێت چەندێک مودەی بەسەرا بچێت هەمانە هەفتەی دوانی بۆدانی ڕۆماتیزمە زۆر بەقەوەتەکان 3 جەلسەی بۆدانین لە هەفتەیەکە یعنی ڕۆژنا ڕۆژ یا بە 2 ڕۆژ جارێک یعنی کە بۆی دانین ئەتر زۆربەی زۆری بڵێن نەخۆشەکان هەر لە یەکەم جەلسەوە هەست بە گۆڕانکاریەکە تەمان لە داخل هەیە دروستە بێت کە لە داخلاتر هێور بۆ سیرەکەی دەموچوی گۆڕانەکەی باسی دەموچوان کرد هی ئەوەیە کە تۆ لە ناختا هین بوویت هێور بوویتەوە ئەو گۆڕانکاری قەرەباڵغی ناو جەستە وردەوە دەخراپە بێ هەر لەبەر ئەوەیە ئەو کەسانەی کە زۆر حاڵەتیان بڵێن هیلاکە تووشی تقریبا هەنیشان تووشی ڕشانەوە هەنیشان تووشی سکچوون ئەم جۆرەشتانە ئەبن بۆ چونکە ئەو سمومەکە لە جیسمە زیاوە بێت و جەستە ناتوانێت بڵێن جێشەکەی ناو جەستە هی بەرگریە ناتوانێت دەریکاتە دەرەوە لەم کاتە ئەکتیڤە بێت ئێتر محاولاکە بە هەرچی شێوەیە بێت دەریباتە دەرەوە ئەتر جاری وایە گاتە سەرەوەی کە تۆ لەسەرەوە فڕێبێت لە کاتی ئەحتیادی شاگەهتۆ هەست بە هیچیان نەکەی بە لەگەڵ عەرەقەکە یا لەگەڵ ئیدرارەکە لەگەڵ میزەڕۆیە یێتە دەرەوە هەست بە گۆڕانکاری لە لەون و بۆنەکەیاکەی بەڵێ هیچ نمونەیەکتان لابێ بۆ ئانەی بۆ چارەسەری شەلەل بێ یاخود جەڵدەی مێشک لیان نابێت وەکو ئەمانە وەکو چارەسەرێ بەکاربێنن چاک بووێن بەڵێ لە شەلەلی دەماغ هاتوون چەند نەخۆشیێک هاتوون بەڵام لە هەمویان زیاتر کە ئیسفادەکە ئەڵێم لە چیە شەلەل دەماغکە تۆ تووشی شەلەل دەماغەبی ئیتر تۆ نەخۆشی کەوتیاگر دەبێتەوە وەکو تەنگە نەفەسی وەکو بێتاقەتی وەکو نەخواردنیشت ئەوە من نەخۆشێکم لە مووسڵەوە بۆ هات مناڵ بوو 6 ساڵ بوو 6 ساڵ 7 ساڵ بوو ئەتر تقریبا هین بوو وەسعی زۆر بەتاواتی تێکچوو بوو لە دوای یەکەم جەلسەوە زۆر شایەوە طبعا دایکی و باوکیەوە هاتن بینێکی زۆریش لە سلێمانیمانەوە هەستی بە گۆڕانکاری کرد لە دوای مودەیەک تقریبا 2 مانگ 3 مانگ ئەوەیە کە پێتەڵێم قەرێڵەیەکیان کڕی ئیستەتر هەموو جارێشتیانەوێت تەلەفۆن ئەم نەخۆشەمانەیە هەڵێم وای لێ بکەن لە ئەمۆسڵە بەس لەخوا بە زیابای لێها ئەوانەی هیچی نەما دەستی کەوتەین دەموچایی تۆزێ کرایەوە بەڵام هەڵ نەسا بڕات چونکە شەلە دەماغ کە ئەتر لە مناڵیەوە کە لێی بات لەوانەیە قەتعێ دروست بێ ئەو دەمارانەی مێشکاکەی ئەعازەیە ئەگەرەوە دروست ببێت ئەوە تاقە ئیسفادەی لێ ناکە یا ئەوانەی کە عملیاتی گەورەیان کردووە لە پلاتین و ئەم جۆرەشتانەدانا و ئەوانەش ئەو شوێنانە ئیسفادەی لێ ناکە هەر ئەو شوێنانی کە بە شێوە ئاسایەکە یا تەبیعەیەکە سروشتێکە ماوەتەوە ئەو شوێنانە ئیسفادەی لێەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد بەرزنجی شارەزا لە بواری و زۆر سپاس بە ئامادەبوون و بۆ زانیاریەکانیشت خۆشوی زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتەکە ڕوخسانتان تۆزێ باسی ئەوە بکەینەوە بەس چییە ئەم شێوە بچووکانە یعنی ئەم لیقاکەمانە بە شێوەیەکی کەم بەڕاستی خەڵکەکە هەر سێرێکە و ئەڵێ هین نییە من بێگمان ئێستا زانیاری تایبەت و هەروەها لەوانەیە زانیارێک بێ نەبیستراو بێ بۆ بینەرانمان گواست بێت خۆی بزم نەبیستراوە بەڵام تقریبا ئەتوانە بڵێ بیستراسم بڕێرمەوە ئەگەر من خۆم لەوانەیە بینیشکە مامونیشکە بڕۆمەوە شتێ بکەین کە هین بێت یعنی لە ستودیۆیەکی ئاوایە یا لە کۆنفرانسێکە باسی ئەمە من باسی ئەماکەم ئێستا نەزەریە بە نیسبەت خەڵکەکەەوە بەڵام هەر لە ناو خەڵکەکەیە چێ بڵین بەعزە مشکلەیەکیە جەلسەیەکی بۆکەین لە ناوینەکەی با پاڵکەوێتەوەمانە و قسە لەسەر شتەکانەکەین پێشەوە مقابلەیەکە هەست بەچیەکە و دوایش هەست بەچیەکە ئەو توانایەشە یعنی ئەگەر هین بێت دەتوانین بیکەین ئینشاڵڵا بە سەلامەتی و ئینشاڵڵا بەرنامەیەکی تایبەت ئامادە سپاس بۆ تۆش ناوبڕێ وەرگرین و پاش